اريا يام جو اريا ليش شوف شو لي مامك شو لي مامك ليش شوف ئەمڕۆ ڕۆژی گیانی مناڵانە پیرۆزبایی لە تەواوی مناڵانی کوردستان و مناڵانی هەڵەبجە بە تایبەتیەکەین لەم ڕۆژەدا هەڵەسین بە دابشکردنی ئەم دیاریانە بەسەر ئەو مناڵاندا هیوادارین بتوانین بۆ چەند ساتێکیش بە دڵی ئەو مناڵانە خۆش بکەین. دیاریەکان پێداویستی مناڵانە لە ناو پاکەتێکە کە لە عەبەی مناڵانە پێداویستیەکانان بۆ دڵخۆشکردنی مناڵانە زیاتر. ئەو مناڵانە کێ بوون کە دیاریەکانیان وەرگرتن؟ ئەو مناڵانە زیاتر مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و بێسەرپەرشتە بەڕاستیدا بە شەکلێ بەسەریانە. هەر ئەم ساڵ زیاتر لە 2000 مناڵ تۆمار کراوە لە لامان ئەو مناڵانش لە تاوی کوردستان و عێراقەوە دێن بۆ وەرگرتنی کورسی و پێداویستەکانی ژیانیان لە هەڵەبجە. پێداوەکانی لە حکوومەتی یاریمی کوردستان بەدەم مناڵانی خاوەن پێداویستی تایبەتەوە بێ هاوکاریان بێ بەڕاستی مناڵێکی زۆری خاوەن پێداویستی تایبەت هەیە هیوادارین بتوانین زیاتر خزمەت گوزاریانە پێشکەش بۆ مناڵانە بکەین.